ئەمانە دیمەنی کۆچی بە لێشاوی هەزاران مەغریبیە بەرەو ئیسپانیا. جا با پێتان بڵێم ئەم هەموو خەڵکە بۆچی پێکەوە کۆچیان کرد. لە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە کە دەکاتە 30 تەمووز، هەزاران هاوڵاتی مەغریبی لە شاری فەنیدەقەوە بەرەو شاری سەبتە کۆچیان کرد. سەبتەش هەر شارێکی مەغریبیە، بەڵام زۆر دەمێکە ئیسپانیا داگیری کردووە و بە ئیسپانی ناوی شاری سێوتایە. زیاتر لە 50,000 کەس لە گەنج و منداڵ و ئافرەت و خەڵکی بەتەمەن بەرەو سەبتە بەڕێکەوتن. جا ئەم شارە وەکو نیمچە دوورگەیەکە، بۆیە مەغریبیەکان بە وشکانی و بە ڕێگای ئاوی ڕوویان تێکرد. بەڵێ گەنجێکی زۆر بە مەلەکردن خۆیان گەیاندا ئەوێ کە بەو هۆیەوە 19 کەس جانیان لەدەستدا لە دەریای ئەلفرانکیۆ خنکان. هۆکارەکەی چییە؟ هۆکاری ئەم کۆچە بە لێشاوە بەهۆی بێکاری و خراپی ڕۆژی ئابووری دانیشتوانی باکووری مەغریب کە بەهۆی کێشەی سیاسیەکانی نێوان وڵاتەکەیان و ئیسپانیا دەواازە بازرگانیەکانیان لەسەر داخراوە کە سەرچاوی سەرەکی بژێوی ژیانیانە. ئیتر هەمووان چاویان لەوەیە بگەنە ئەوروپا و ژیانێکی باشتر بۆ خۆیان دابین بکەن. ئەم کۆچە لە ناکاوەش دوای ئێوە هات کە دادگای باڵای ئیسپانیا دیپۆرتکردنەوەی خێرای لەناو ئەودا قەدەغە کردو، واتە یەکسەر بگەیت و دیپۆرت بکەنەوە. بڕیاریاندا هەر کۆچبەرێک بگاتە وڵاتەکەیان دەبێت دوای ڕێکارە یاساییەکان بڕیاری مانەوە یاخود ناردنەوەی بدرێت. ئەمەش ڕێگەی خۆش کرد ئەم دەنگۆیە قاچاقچیەکانی وا لێ کرد بە دەرفەتی بزانن. ئیتر ئەم دۆخەی لێکەوتۆتەوە. ئێستا هەندێک سەرچاوش دەڵێن مەغریب سنووری بەڕووی کۆچبەراندا کردوتەوە وەک فشار لەسەر ئیسپانیا کە چەندین ساڵە ناکۆچی سیاسیان هەیە. بۆیە ئەمە وای لە مەدریت کرد ڕێوشێنی توند بگرێتە بەر و سوپا بنێرێت تا ڕێگریان لێ بکات. ئامارەکان دەڵێن تا ئێستا زیاتر لە 35,000 کۆچبەر گەڕێنراونەتەوە بۆ مەغریب. جابەڕێزان بێگومان ئەم بابەتە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. جۆرجیا مێلۆنی سەرۆگۆزیرانی ئیتالیا ڕاستەوخۆ بڕیاریدا ڕێکەوتنامەی شنگن لەگەڵ ئیسپانیا ڕابگرێت پشکنینی سنووری بۆ ڤیزا گەڕاندەوە. هەروەها یەکێتی ئەوروپا پشتگیری بۆ ئیسپانیا دەربڕێ و ڕایگەیان سەبتە سنووری هەموو ئەوروپایە نەک تەنها ئیسپانیا. لە بەرامبەریشدا دۆناڵد ترامپ ئەم دۆخەی ئیسپانیای قۆستەوە بۆ ڕەخنەگرتن لە دیموکراتەکان و گوتی ئەگەر ئێمە نەبووینایە ئەو دیمەنانە لە ئەمریکاش دووبارە دەبوونەوە. جارێکی دیکە دەرگای لەسەر پرسی ڕێگریکردن لە کۆچی نایاسایی گەرم کردەوە. اینجا بەهۆی سیاسەتی پشتیوانی مەدریت لە فەڵەستینیەکان ئیسرائیل زۆر لیان نیگەرانە، بۆیە نێردەکەیان لە نەتەوەیەگرتوەکان گوتی ئیسپانیا دووڕووە، خۆی سەبتە و مەلیلەی داگیر کردووە کە خاچی ئەفریقان باسی ئێمە دەکات. سەبتە شارێکی بچووکە بەڵام بۆتە گۆڕەپانێکی فراوانی ململانێ، بەڵام بەداخەوە ئەو شوێنەیە وەک دەریای ئیجە ساڵانە ژمارەیەکی زۆر کۆچبەر تێیدا دەبنە قوربانی.